مسلمانانی بەڕێز و خۆشەویست، دوژمنانی خوا، دوژمنانی ئەم دینە بەردەوام دەیانەوێت مسلمانان لە خشتە برن لە ڕێگای ئەمڕۆ فلیمەکانەوە، لە ڕێگای ئافرەتانە و لە ڕێگای جلوبەرگەوە دەیانەوێت وردە ودا هەمومان فەساد بکەن. ئەمڕۆ ئەگەر ئافرەتێک لەگەڵ کوڕێکە عەلاقەی نەبێ و لەگەڵ چەند کوڕێکە عەلاقەی نەبێ و لەگەڵ چەند پیاوێکە عەلاقەی نەبێ، بەڕاستی ئافرەتێکی نمونەییە زۆر کەمن. ئەو پیاوانەیشی کە لەگەڵ ئافرەتە پەیوەندی و خۆشەویستیان نییە زۆر کەمن، سوێن بەخوا بە پەنجەکان دەژمێررێن بەداخەوە. وەڵامە هاوڕێمە، هاوڕێ هاوڕێی چی؟ شەیتان وای لە کردیتە فڵان کەس هاوڕێتە، کاکە فڵان کەس جەنابەت کاتێک لەگەڵ دووسێ ئافرەتا پەیوەندیت هەیە دەڵێ ئەمە هاوڕێی منن، جەنابەت قبول دەکەی ئەو دوو پیاوی تریش هاوڕێی خێزانەکەی خۆت بێ؟ ناوەڵا قبوڵی ناکەم. ئەمە چی هاوڕێتیەکە؟ ئەتەوێ خوا بخەڵەتێنی؟ ئەتوانی لە ڕۆژی قیامەتە بەرامبەر بە خوای گەورە بڵێ ئەمانە هاوڕێی من بوون؟ باسی خۆشەویستیەکە، ئەو بە قوربانێ بێ، ئەو خۆی کاتە قوربانی، ئەمە هەڵقی هاوڕێتی ئاوا بێت. باسی زەواجەکەن، ئەمە باس ئەمەکەی هاوڕێتیە. ئەمە هەمووی شەیتانە گومڕایی و کەسانی گومڕا کردووە. بۆی ئاگاتان لە خۆتان بێ، شەیتان و دژمنانی شەیتان هەموو کاتێک دەیانێت گومڕامان کەن، لە ڕێگامان دەرکەن. بەخوا لەزەت و تامی داوێن پاکی زۆر لە لەزەت و تامی داوێن پیسی خۆشترە. داوێن پاکی خۆشترە، بۆ دنیا و قیامەت سەربەرزی لای خوا.